کۆڵ نادەین و بەردەوامین. دروشمی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستانە. دەبێت دەنگدەر بپرسێت کۆڵ لە چی نادات و لە چیدا بەردەوامە. جیاوازی نێوان دروشمەکەی کۆمەڵ و دروشمی جووت حزبی دەسەڵات لە چیدایە. گەرتەنها چەند دەڵوێستێکی کۆمەڵ لە حکوومەت و پەرلەمان بەبیر بێنینەوە، ئەوە ڕوون و ئاشکرایە لەو هەڵوێستانە کۆڵ نادات لە بەرژەوەندی خەڵک و میلەت بووە و لەو سیاسەتەش بەردەوام دەبێت کە دژایەتی ستەمی جووت حزبی دەسەڵاتە کە لە خەڵکی ڕەشوڕووتی هەرێم دەکرێت. کۆمەڵی ئیسلامی چۆن پۆستی سکرتێری پەرلەمانی بۆ خزمەتی خەڵک دەویست کاتێک پرۆژە یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم پێشکەشی پەرلەمان دەکرێت بە ئامانجی گۆڕینی سیستەمی حکومڕانی لە سەرۆکایەتیەوە بۆ پەرلەمانی. سکرتێری پەرلەمان واژۆ لەسەر ئەو پرۆژە یاسایە دەکات بۆ ئەوەی خوێندنەوەی بۆ بکرێت، بەڵام نە ئیمتیازات کۆڵی پێدەدات و نە هەڕەشە دەیترسێنێت کە لە واژۆکەی پاشەکشە بکات. تەنها لە پێناوەوەدا سیستەمی پەرلەمانی لە بەرژەوەندی خەڵکە و دەسەڵات لە پەرلەمان دەبێت، نەک لە دەستی شەخص و حزبێک کە دوجار داخستنی پەرلەمانی بەدواداهات. لە دوای ساڵێک لە داخستنی پەرلەمانیش جووت حزبی دەسەڵات و پاشکۆکانیان لە پێناو مەرامی حزبی خۆیان بە تایبەتی شەرعیەتدان بە ڕیفراندۆمە حزبیەکە پەرلەمان کارا دەکەنەوە. بەڵام جارێکی تر نە بە ئیمتیاز و نە بە هەڕەشە سکرتێری پەرلەمان نەک ناچێتە ژێرباری بەرژەوەندی حزبی جووت حزبەوە، بەڵکو دەست لە کارکێشانەوەی لەو پۆستە لە باشتر و سەربەرزانەترە تا جێبەجێکردنی ئەجیندای ئەو دوو دەسەڵاتە. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە وەزیری کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو، وەزیری ژینگە و سەرۆکی دەستەی کاروباری مین بەشداری کابینە یەشتەمی کرد. سەرەڕایە و کۆسپ و لەمپەرانی بۆیان دروست دەکرا خزمەتێکی بێوێنەیان پێشکەشی خەڵک کردووە، جیاوازیان لە نێوان خەڵکدا نەدەکرد و بە پێچەوانەی وەزیرەکانی پێش خۆیان دژی ڕۆتینات بوون کە کەرتی کوشتوکاڵیان پێشخست و بە هەزاران مەتر دووجا زەویان لە پاشماوەکانی شەڕی داعش پاک کردووەتەوە. تەنانەت لە هەڵسەنگاندن بۆ کار و ئەدای وەزیر و وەزارەتەکانی کابینە یەشتەم لەلایەن فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون کە سەربەنجومەنی وەزیرانە ئەو وەزارەت و دەستانەی کە لە لای کۆمەڵی ئیسلامی بوون لە ڕیزی پێشەوەی وەزارەتەکانن لە خزمەتکردنی خەڵکدا. پێویستە دەنگدەرەوەش بپرسێت دوو حزبی دەسەڵات کە 27 ساڵە حکومڕانن دروشمیان بۆ چی دەبێت گەر کار و خزمەتی ڕابردوویان بە بیری خەڵک بێننەوە، خۆیان واتەنی کردار شەرتە. ئەو جووت حزبە کە زیاتر لە چارەکە سەدەیەک سامان و داهاتیە مەرێمەیان لەدەستا جگە لە پڕکردنی گیرفانی خۆیان و دەروبەرەکانیان خزمەتیان بەکێ کردووە و تۆ بڵێ ئێستا خۆیان تێر بووبن و بیانەوێت بێ جیاوازی خزمەتی خەڵک بکەن. ئەو جووت حزبەی 8 کابینەیە نەک دەسەڵات لای حزبەکانیانە بەڵکو لای بنەماڵەکانیان بووە. جگە لە خێر و بێری ئەم وڵاتە تەنانەت پۆلیس و پێشمەرگە و زێرەڤانی و چالاکی مەدەنی و ئاسایش و پاراستن و زانیاری و دژە تیرۆریش هەری ئەوانە و هی ئەوان بووە. کوردستان ئیدی بۆ بێهێزە، ئێستا بیریان کردووەتەوە و دەیانەوێت کوردستان بەهێز بکەن. کێ دەستی گرتوون؟ بۆ مەگەر ئەوان بۆ بەهێزکردنی کوردستان پێویستیان بەڕاو دەنگی خەڵکە بۆ لە 150 خاکی نیشتیمانیان فرۆشت ڕای خەڵکیان وەرگرت، ئەو دروشمانەی دوو حزبی دەسەڵات بەکاردێنن تەنها بۆ چاواشەکردنی خەڵکە، گەرنا کوردواتەنی مان کە دیار بوو پەنجەی ڕاکێشانی ناوێت. مێژووی کۆڵنەدانی کۆمەڵ لەبەرەی خەڵک و مێژووی ڕەشی فرۆشتنی خاکی نیشتیمان و بەتاڵانبردنی سامانی وڵات و کوشتنی ڕۆڵەی کورد لەسەر شەقامەکان و شکاندنی شکۆی مامۆستا و زانای ئاینیش لەبیر ناچێت.